دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی قلوب تەهوی العەطاء لە لاپەڕینەوە تو هەشدا ئەم کتێبە بە ناوی دڵە بەخشندەکان کراوە بە کوردی مامۆستای هێمن محەممەد عەلی نووسەر و مافناس کردوێتی بە کوردی لە لاپەڕی هەفتا و حوتی کوردیەکەیدا بە ناونیشانی لەو عەرەفووکە لە ئەحەبووکە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر خەڵک تۆیان بناسیایە خۆشیان دەویستی. دکتۆر حەسان شەمسی باسی دەرهێنەری هۆڵەندی ئارنۆڵد فاندرۆن دەکا کە ئەو پیاوە بوو فیلمە نەشیاوەکەی لەسەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەرهێنا و دەرهێنەری فیلمەکە بوو کە زۆر بێڕێزی بە پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله علیه وسلم تێدایە. ئەو کەسانەی کە بەم بابەتە قەڵس بوون دوو جۆر بوون. کەسانێکیان لە خۆشەویستی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاواتیان ئەوە بوو بیکوژن بە هەر شێوازێک بێت دەستیان بگاتە ئەو دەرهێنەری فیلمە و بیکوژن. کەسانێکی تێگەیشتووی دڵسۆز بۆ ئیسلامی و ڕۆشنبیریش وەکو جەنابتان وتیان ئەم پیاوە پێغەمبەری خوای نەناسیوە صلی الله علیه وسلم لە زمان خەڵکەوە ناسیوێتی لە کردداری خەڵکێکی مسلمان بە ناو مسلمانی تیرۆریستی مرۆڤ سەربڕەوە ناسیوێتی کاکە با پێغەمبەرۆ خۆی بناسێ هاتن قورئانیاندایە بە زمانی ئینگلیزی وتیان ئەو تەرجمەی قورئانە بخوێنەوە کە چۆن باسی پێغەمبەری ڕەحمەت دەکا سیرەی پێغەمبەریان صلی الله علیه وسلم کە بە چەند زمانی جیهانی سیرەکان ژیاننامەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نووسراوەتەوە دایانێ دیراسەیەکی قورد و قوڵ و وردی کرد لە سەرنجامە وتی واللهی داوای لێبوردن لە پێغەمبەری خوا دەکەم لە محەممەد دەکەم صلی الله علیه وسلم. مسلمان بوو ساڵی 2013 هات بۆ حەج کاتێک کە بەرامبەر کەعبە وەستا ئەڵە فرمێسک بە چاوێ دەهاتە خوارەوە وتی واللهی ئەو تام و چێژەی خۆشترین و جوانترین ساتی ژیانم ئەم ساتەیە کە بەرامبەر کەعبە وەستاوم. ئەمجا چوو بۆ مەدینە و بەرامبەر بە گۆڕی پیرۆزی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەستا. ئەفەرمێت لەوێدا زۆر خۆی دەڵێ زۆر گریام زۆر هەستم بە شەرمەزاری و خەجاڵەتی خۆم دەکرد. ئای چ تاوانێکی گەورەم کردو بەرامبەر بە پێغەمبەری ڕەحمەتی ئیسلام صلی الله علیه وسلم. هەر لەوێ بڕیارم داوتم ئەی پێغەمبەری خوا داوا لە خوا دەکەم لێم خۆش بێ داوا لێ دەکەم لە هەڵەکانم ببوورە و لێم خۆش بە من تۆم نەناسی بوو. بڕیاری دا فلیمی سەید البەشەر گەورەی هەموو مرۆڤایەتی محەممەد صلی الله علیه وسلم بەرهەم بێنێ. چاو لێ بەڕێزان کاتێک کە دڵ کرایەوە کاتێک کە دڵەکان کرانەوە نور و ڕەحمەت دەچێتە ژوورەوە بەڵام مەیکوژە بەڵام لێی مەدە بەڵام نەفرەتی لێ مەکە. وەرە ئاوا سیرەیەکی پڕ ڕەحمەتی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بە زمانی خۆی نیشاندا بزانت چۆن هەڵوێست دەگۆڕێ ئەگە قابلی هیدایەتی خوای پەروەردگار بێ. لە کۆتاییدا دەڵێم هەموو دەرگایەک کۆدی خۆی هەیە. ئێستا زۆر دەرگا هەیە بە کۆد دەکرێتەوە ئەڵێ ژمارە تایبەتەکەی خۆی کە دیاری کراوە لای چەند کەسێکەیە ئەو کۆدە لێدا دەرگاکە دەکرێتەوە. دەرگا هەیە عەرزمکردن بە بینینی چاو دەکرێتەوە هەیە بە پەنجەمۆر دەکرێتەوە. دەرگای ئاسمان بە دوعا دەکرێتەوە. سێ دوعا هەیە کۆدەکەی ئەوەیە دەرگای ئاسمان دەکاتەوە ڕاستە خۆ دەکاتە خوای پەروەردگار. یەکەمیان دوعای ستەم لێکراو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە صحیحی بوخاریدا دەفەرمێ اتقي دعوة المظلوم فإنها ليس بينها وبين الله حجاب. زۆر خۆت پارێزە لە دوعای ستەم لێکراو چونکە لە بینی ئەو پەروەردگارە هیچ پەردەیەک نییە. یەکسەر کۆدەکەی هەر کە دەستەکانی بەرز کردەوە وتی پەروەردگارە فڵان کەس ستەمی لێکردم دڵی شکاندم ئازاری دام بوختانی پێکردم ماڵی خواردم مافی پێشێل کردم ژیانی شێواندم کۆرپەی بێناس کردم ماڵی وێران کردم یا ڕەبی خوایە تۆڵی منی لێ بکەیتەوە. دڵنیا بە کۆدی هەموو ئاسمانەکان دەرگاکە دەکرێتەوە کۆدەکە لێ دراوە فەورەن دەڕوا بۆ حزوری خوای پەروەردگار. هەمیشە خۆت بپارێزە لە دوعای ستەم لێکراو چونکە یەکسە بەرەو ئاسمان بەرز دەبێتەوە. دووەمیان ئەو دوعایەی لە پشتەوە بۆ برایەکی ئیماندارت دەیکەی. برایەک بۆ برایەک بۆ خوشکەکەی خوشکێک بۆ خوشکەکەی خۆی یان خوشکە ئیماندارەکەی ئەوەی خوشک و برامانە لە نەسەبە هی دایک و باوکمان ئەوەی لە ئیمانەکەەوە خوشک و برامانە گرفتێکی هەیە ناڕەحەتیەکی هەیە نەخۆشیەکی هەیە حەز دەکەی بە ئاواتێک بگا ئاگای لێ نییە تۆ لە ماڵی خۆتەوەی لە نیوە شەوێکە لە دوای نوێژێکە لە سووچێکە لە ناو سیارەکەتە
کەس ئاگای لێ نییە دەڵێ یا ئەڵڵا داوا لێ دەکەم بەهانای ئەو خوشکەمەوە بڕۆی یا ڕەبی خۆیان گرفتی ئەو برایەم حەلکەی یا ڕەبی خۆیان ئاواتە حەڵاڵەکانی ئەو برای ئیمانداریان بێنێجێ یا ڕەبی خۆیان ئەو مشکلەیە بۆ حەلکەی و لە ماڵیان لاچێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ دعوة المسلم لأخيه بظهر الغيب مستجابة لصحيح مسلم فرمودك هاتوا دعاي إنساني مسلمان بۆ برای ئیمانداری خۆی لە پشتەوە کە کەس ئاگای لێ نییە و تۆ لەبەر خوا خۆشت دەوێ بە نێتێکی پاکەوە مستەجابە دڵنیابە یەکسەر کۆدەکە لێداوە و دەرگای ئاسمانی بۆ کراوەتەوە خوای گەورە ئەو دوعات لێوەردەگرێت و فریشتەیەک دەڵێ یا ڕەبی خوا دوعاکە لێوەرگرێ و هەمان چاکەش بە نسیب تۆ بێ سێمیان زۆر دوعا بۆ منداڵەکانتان بکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت ثلاث دعوات يستجاب لهن لا شك فيهن سێ دوعا هەیە یەقینتان هەبێ خوای گەورە وەری دەگرێ یەکسەر کۆدەکە لێ دەدرێ و دەرگاکانی ئاسمان دەکرێتەوە خوای گەورە وەری دەگرێ لا شك فيهن هیچ گومانتان لەسەری نەبێ یەکەمیان دوعای ستەملێکرا و دووەمیان دعوة المسافر کەسە لە سەفەرێکی حەڵاڵ و ڕەوادایە هەروەها دعوة الوالد لولده دوعای دایک و باوک بۆ منداڵەکانیان زۆر دوعا بۆ منداڵەکان بکە دوعای بەختەوەریان بۆ بکە دوعای دین و ئیمانیان بۆ بکە دوعای ژیانێکی پڕکامەرانیان بۆ بکە دوعای زانست و زانیاریان بۆ بکە دوعایان بۆ بکە تووشی ڕەفیقی چاک بن تووشی مزگەوتی باش بن تووشی هاوڕێی دڵسۆز بن کە سوکاری باشیان هەبێ خۆشەویستی لە نێوان خوشک و برایەتیاندا هەبێ دوعای ئەویان بۆ بکە بڵێ یا ئەڵڵا ئیمانیان سەلامەتکەی پەروەردگارە جێگایان بەهەشت بێ خوا لە شوێنی منە ئەمانە ببنە داری بەر و خەڵک بەهۆی ئەوانەوە ڕەحمەتم بۆ بنێرێ یا ڕەبی خوا مناڵەکانم ساڵحکەی یەقینت هەبێ ئەو دوعانەی کە بەدڵسۆزی بۆ جگەرگۆشەکانی خۆتیان دەکەی لا شەکە فیهینە گومانت نەبێ دڵنیابە لەوەی پەروەردگار وەریان دەگرێ ئەم سێ دوعایە کلیلەکانی یەکسەر دەرگای ئاسمان دەکاتەوە و ڕەب العالەمین سوبحانەه وتەعالە یەقینت هەبێ وەری دەگرێ